سلااوڕێز خوێندکاری بەڕێز خێرهاتی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم دەچینە لاپەڕا 5 لە لاپەڕە 5 ئەو کتێبە گەیشتینە پرسیاری ژمارە 6 پرسیاری ژمارە 6 چ دەڵێ؟ دەڵێ بەراورد لە نێوان ڕەنووسەکان بکە بۆ ئەوەی بەهای ڕەنووسە گۆڕاوەکە بدۆزیەوە. دوو ژمارە هەیە، یەکەم ژمارە ئەوەیە، دووەم ژمارەش ئەوەیە. ئەو یەکەم ژمارەیە گۆڕاوە بووە بە دووەم ژمارە، بەڵام تەنیا یەک ڕەنووس گۆڕاوە. ئەو ڕەنووسە یەکان وەک خۆیتی، دەیان وەک خۆیتی، سەدان وەک خۆیتی. کامە گۆڕایە؟ هەزاران. لە 8 بووە بە 3. گۆڕانەکە ئاوایە، ڕەنووسی هەزاران گۆڕایە لە 8 بووە بە 3. لە 8 بووە بە 3. ئەگەر ڕەنووسەکان بینین لە خانەکان دانین، لە خانەی یەکان 7 هەیە، لە خانەی دەیان 4 هەیە، لە خانەی سەدان 9 هەیە، لە خانەی هەزاران 8 و لە ژمارەی دووەم یەکان هەروەکو خۆیتی، دەیان هەروەکو خۆیتی، سەدان هەروەکو خۆیتی، تەنیا هەزاران گۆڕایە 8 بووە بە 3. بەڵام لەبەرەوەی خانەی هەزارانە ئەگەر 8 کەمی بکەین، 3 لێ بڕوە، 3 لێ کەم بکەین، 8 3 لێ بڕوە دەمێنێتەوە چەند؟ هاوها بنووسین 8 کەم 3 دەکاتە 5. بەڵام لەبەر ئەوەی لە خانەی هەزارانە ئەو 5 دەبیتە چ؟ دەبیتە 5000. خانەی هەزاران 3 سفری هەیە، 3 سفرەکەی لە پێش 5ەکەی دادەنین دەبیتە 5000. 5000 کەم بووە لە ژمارە 1ەوە، ژمارە 1 8 9 4 7، ژمارە 2 3 9 4 7. چەند کەم بووە؟ 5000 کەم بۆتەوە، چونکە ئەو یەکەم جار زۆر بوو، 8 بوو، بووە 3، واتە ژمارەکە کەمی کردووە، کەم بووە. چ دەکەی؟ دەینی ئەو ژمارە ئەو ڕەنووسێک کە گۆڕایە لێرە 8 گۆڕایە بووە بە 3، دەڵێ 8 کەم 3 دەکاتە 5. پاشان لەبەرەوەی لە خانەی هەزارانە 3 سفری لە پێش دادەنەی وەڵامەکە چ دەبی؟ دەڵێ 5000 کەم بووە. 5000 کەم بووە. ئەگەر بچینە پرسیارەکەی دی تەنیشتەوی، ژمارەک هەیە، ئەو ژمارەیە بوویتە ژمارە چیتکە ئەو ژمارەیە. ئەگەر تەماشای ژمارەکان کەین، ئەو شەشە کە لە دەستی ڕاست لە خانەی دەیانە، لێرەش هەر شەشەکە وەک خۆی مایتەوە لە دەستی ڕاست لە خانەی دەیانە. 5 لێرە لە ببورن، شەشەکە لە خانەی یەکانە، ببورن شەشەکە لە خانەی یەکانە. ئەو شەشەی خانەی یەکان هەروەکو خۆی مایتەوە لە خانەی یەکان، شەشە. ئەو 5 لە خانەی دەیان گۆڕاوە بووە بە چەند؟ بووە بە 1. پێی ناوێ ئێستا تەماشای ڕەنووسەکانی دی بکەین، چونکە ئەوان هەروەک خۆیانن، یەک ڕەنووس تەنیا دەگۆڕدرێ لێرە لەو ژماران لەو پرسیارانە. گوتمان 6 خانەی یەکان هەروەک خۆیتی، 5 خانەی دەیان گۆڕاوە بووە بە چ؟ بووە بە 1. 5ەکە لە خانەی دەیان گۆڕاوە بووە بە 1. لەبەرەوە دوو خانەم دروست کرد، بەخۆی تەنیا یەک خانە بەس بوو، بەس خانەی دەیان گۆڕاوە، بەس لێرانە لە ژمارە یەکەم خانەی دەیان 5 بوو، لە ژمارەی دووەم خانەکە بوو بە 1، ڕەنووسەکە بوو بە 1. ئێستا دەینین دەڵێن 5 کەم 1 دەکاتە چ؟ دەکاتە 4 یان 4. 5 کەم 1 دەکاتە 4. بەڵام ئەو 4ە لەبەرەوەی لە خانەی دەیانە
سفرەکی لە پێشدا دەنێین لە 5ەوە بووە بە 1 بووە بە 4 لە 5ەوە بووە بە 1 4 کەم کردووە و 4ش لە خانەی دایانە کەوابی 40 کەم بووە 40 کەم بووە چونکە لە خانەی دەیانە. دەگەڕێینەوە لای پرسیارەکانمان. ئێستا وابزانم زۆر ڕوون و ئاشکرایە کەمبوونەوە یان زۆربوون بە گۆڕانی ڕەنووس چۆنی دەبێت. ئێستا ئەوەی هەر بە خێراییشی تەڵ دەکەم ژمارەکمان هەیە ئەو ژمارەیە چی لێ هاتیە بووە بەو ژمارەیە بۆ یعنی لەو ژمارەی بۆ ئەو ژمارەی گۆڕانکاری. ئێستا بەراوردی یەکەی ڕەنووسەکان دەکەم. خانە یەکان سێە لێرە خانەیەکان سێە هەروەک خۆی نەگۆڕایە. لێرە خانەی دەیان هەشتا لێرە خانەی دەیان هەشتا نەگۆڕایە وەک خۆی. لێرە خانەی سەدان 5 لێرە خانەی سەدان 5 نەگۆڕایە وەک خۆی. لێرە خانەی هەزاران 4 لێرە خانەی هەزاران 6 کەوابوو گۆڕا. خانەی چ گۆڕا؟ خانەی هەزاران. بەڵام یەکەم جار چ دەکەی؟ دەڵێ 4 بووە بە 6 دەینی ئەو 6 دەینی دەنووسی 6 کەم 4 دەکاتە چ؟ دەکاتە 2. 4 لە چێیە؟ لە ژمارەکەی یەکەمە و 6ش لە ژمارەی دووەمە کەوابوو ژمارەکە زیادی کردووە چونکە لە گچکەوە بوویتە گەورە و لەبەر ئەوەی لە خانەی هەزارانە 3 سفری لە پێشدا دەنێم. بە 2000 چی لێ هاتیە ژمارەکە؟ زیاد بووە. 2000 زیاد بووە. 4000 بووە بوویتە 6000. 2000 زیادی کردووە. ئێستا ئەوە ڕێگایەکەیە بزانین چۆن بەراورد لە نێوان ڕەنووسەکان دەکەین بەهای ڕەنووسە گۆڕاوەکە چۆن دەدۆزینەوە. ئەتوش ئەگەر قەڵەمی ڕەنگاوڕەنگت لەلا بوو هەر خانەی بە ڕەنگت کرد زۆر بە ئاسانی دەبینی کە کامە ڕەنووس گۆڕاوە و بەهایەکەی بەهای چەندە گۆڕانەکە بە چەندە. بەڵام ڕەنگە هەندێک کەس هەبی نەتوانی ڕەنگەکان لە یەک جودا بکاتەوە ئەوەش کەوابوو دەبی بچی خانەدانەی هەر کەسە هەر ڕەنووسەی لەژێر خانەی خۆی بۆ ئەوی بزانی بەهای ڕەنووسە گۆڕاوەکە چەندە. وابزانم ڕاهێنان و شیکاری پرسیارەکان لێ دەگەڕێم بۆ وانەی داهاتوو. هەتا وانەی داهاتوو هەر شاد و خۆش بی.